خی گەورە هەڵبەتە هەموو مسلمانان تێکڕا پێویستە لەسەریان بە ئەندازەیەک شارەزای سیرەت و ژیاننامەی پێغەمبەری خوا بن صلی الله علیه وسلم ئەوەی کە بلەو خاڵانەی کە لە کۆڕەکەیشە ئاماژەمان پێکرد کە پێویستە مسلمانان فێری ژیاننامەی باشترین مامۆستا و خودۆ بن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەکرێت لە هەموو بارەکانی ژیانە لە بواری دیندارەتیە لە هەموو بارەکانی ترە ئینسان سوودی لێ ببینێ و مامۆستایان و داعی و بانخواز و خەڵکانی شارەزایش بەڕاستی بێ ڕێنمونی و ڕێپشاندانی خەڵک بکەن بۆ زیاتر ئاشناکردنی سیرەت و ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تایبەت وێزگە گرنگەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کۆچ یەکێکە لە وێزگە هەرە گرنگەکان لە مێژووی ئیسلامە کە وەرچەرخانێکی گەورە بووە لە مێژووی ئیسلامەتیدا و کۆچ بووە هۆکاری ئەوەی کە دەوڵەتێکی ئیسلامی دروست ببێ و مسلمانان ببنە خاوەن پێگە وڵات و جێگەی خۆیان و هەروەها ببێتە هۆکارەوەی کە ئیسلام بە شێوەیەکی زۆر بەربڵاو لە بڵاوە بکێشێ و بڵاو ببێتەوە بە وڵاتان و شوێنانی ترە بۆیە بەڕاستی ئەرکی هەموو تاکێکە بۆ خۆی بە ئەندازەیەک شارەزای ژیانی پێغەمبەری خوا و قوربانیدان و ماندووبوون و زەحمەت و هەموو ئەزمونەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و مامۆستایان و داعی و بانخواز و هەر کەسێکی تریش ئەبێ هەوڵی جدی بدا بۆی مسلمانان زیاتر ئاشنا بکا بەم ڕاستیانە بە تایبەت خۆستنەوەی مناسبەت و دەرفەتەکان کاتێک کە یادی کۆچ دێتە پێشەوە زۆرترین ئیش بکرێ هەم لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەم لە ڕێگای مامۆستایانی ئاینی لە ڕێگەی داعی و بانخوازەکان لە ڕێگای نووسەر و شارەزاکان کە خەڵکی زیاتر وشیار بکرێتەوە لە باقی مناسبەتەکانی تریش لە کاتەکانی تریشە هەر مناسبەتی هاتە پێشەوە ئینسان ئەتوانێت بیخۆزێتەوە زۆرترین ئیسفادە ببینێ بۆ ئاشناکردنی مسلمانان و خەڵک بە سیرەت و ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. طبعا بابەتی سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان و بە تایبەتی بۆ ئەمڕۆ و بە تایبەتی تریش بۆ جلی گەنجەکانمان چونکە سیرە یاخود با بڵێن ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەرجمەی عەمەلی ژیانی قورئانیە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ قورئانێکی زیندووە بەسەر زەویە واتە کۆی ئەو مەبەست و واتانەی کە لە چوارچێوەی قورئانە هەیە کە خۆی پەروەردگار نردوێتی و خستوێتە ناو کتێبەکەی خۆیەوە خستوێتە ناو چوارچێوەی قورئانی پیرۆزەوە پێغەمبەری خوا درودی خوای لێبێ هەر هەمووی جێبەجێ کردووە چ ئەوانەی کە باسی جەنگ و جیهادەکەن چی ئەوانەی باسی نەسر و سەرکەوتنەکەن چی ئەوانەی باسی ئەحکامەکەن باسی شێواز و مۆدێلی حکومڕانیەکەن چ ئەوانەی کە باسی مرونەت و هەتا باسی مامەڵەکردن لەگەڵ ئەسیر و لەگەڵ ئەوانەکەن کە نەژێر دەستی مسلمانان کۆی ژیانی ئیماندار لە چوارچەوەی قورئانیا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لە ژیانی خۆیان لەماوە ئەو چەند ساڵێک کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ بۆ ئەم دینەتە کۆشاوە و هەروەها ئەو فترە زەمەنی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیاوە کۆی ئەو مەبەستانەی قورئانی جێبەجێ کردووە کەواتە کە ئێمە باسی سیرە ئەکەین بەتەنیا باسی ژیانی پێغەمبەر ناکەین درودی خوای لەسەر بێ بەڵکو باسی واتا و مەبەستەکانی قورئانەکەن اینجا باسی ژیانی پێغەمبەرەکەین چونکە ژیانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ زۆر بەسراوەتەوە بە قورئانەوە خوای پەروەردگار قورئانی ناردوتە خوارەوە کە یەکەم جار لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرجەستە ببێ اینجا لە ژیانی مسلمانان بۆیە ئەلێرەوە دەرەکەوێ ینی ئەلێرەوە گرنگی و باەخی ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دەرەکەوێ کە چەندێک گرنگە ئێمە بە هەموو حکمەتەکانیەوە بە هەموو ئەو جوانی و هەموو ئەو مرونەتانەی کە لە ژیاننامەی پێغەمبەر و وەروەها لە چیرۆکی ژیاننامەی پێغەمبەر هەیە بێنین ئەلێرە بیکەین بە کۆڕ و بابەتی جاجا بە تایبەتی لە مانگایە کە زۆر ئاور لە ژیاننامەی پێغەمبەر و هەروەها لە سیرەتی پێغەمبەر ئەدرێتەوە لەبەرەوە ئەمە بابەتێکی گرنگە یعنی حەقی خۆیەتی کە تەنها بە کۆڕ و مناسبەتی بچووک وازی لێ نێنرێ بەڵکو فیستیڤاڵی گەورەی بۆ بکرێ و هەروەها لێکۆڵینەوە و ساڵانە ینی حەقە لێکۆڵینەوەی بابەتە جیاوازەکانی ناو
مێژوو سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هۆی باس کرێ لەبەر ئەوە ئەمانە بایەخێکی گەورەی هەیە بەجارێک ئێمە هەم ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بهێنینەوە پێشەوە وەکو شانۆیەک پیشانێ دێن واروڕا وەکو ژیانێکی عملی پیشانێ دێن لە هەمان کاتیشە ئاوردانەوەیکی گەورەیە لە قورئانی پیرۆز و بە عملیکردنی باوە بڵێن ئەو نموزەج و ئەو نمونانەیە کە لەناو قورئانی پیرۆزە هەیە بۆ ژیانی عملی خۆڵ